سڵاوتان لەبێت بەڕێزان لە شاری هەولێر کۆنفرانسێکی دوڕۆژە سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە قەیرانەکانی هەرێم بەڕێوەچوو وابریاشە ڕاستبادەکانی ئەو کۆنفرانسە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بکرێن. پەیوەندیدارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هەڵسوو عەبدولفەتاح چالاکی کۆمەڵی مەدەنی، هەروە دکتۆر بێستون حەمەساڵح سکرتێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان، هەروە لە شاری هەولێرەوە ئايات خالید نوێنەری ڕێکخراوی وێست میستەری بەریتانی بۆ دموکراتی لە عێراق تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڵەیەم پرسە دەکەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. ئەگەر لە شاری هەولێرەوە دەست پێ بکەین کاگایە زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. بەڕێستان یەکێک بوون لەو کەسانی کە بەشداریتان لەو کۆنفرانسەدا کرد. ئامانجی ئەو کۆنفرانسە چی بوو و گرنگی ئەو جۆرە کۆنفرانسانە سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چییە؟ بەڵێ زۆر سوپاس کاک حەچیم. من جگە لە وەکو بەشداربیەک لە کۆنفرانسەکە من لە لێژنەی ئامادەکاریش لە سەرەتایی بابەتەکە کارم کرد بۆ جێبەجێکردنی ئەو کۆنفرانسەی ئەمڕۆ. ئامانجی سەرەکی لەو کۆنفرانسە پێدانی با بڵێن زەخمێک یاخود ئینتیباعێک بەوەی کە کۆمەڵی مەدەنی سێکترێکی فراوان و گەورەیە و زەرورە کە قسە و ڕای خۆی هەبێ لەو قەیرانانەی ئێستای کە هەرێمی کوردستان پێدا دێتە پەڕێ. بۆیە لە ڕێی ئەو کۆنفرانسەوە هەوڵماندا کۆمەڵێک کەس چالاکوان ڕێکخراو کە پێمان وایە ئەو کەسانە با بڵێن چالاکن لە بواری کۆمەڵی مەدەنی هەوڵ بدەین ڕوئیایەک دروست بکەین لە سێکتەری جیاواز یا لە تەوەری جیاواز سەبارەت بەو قەیرانانەی کە هەیە. زۆر باشە کەواتە تا ئێستا ڕوئیایەکی هاوبەش نییە ئەوەی کێوە لەم کۆنفرانسە بۆتان دەرکەوت، ڕوئیایەکی هاوبەش نییە سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکان لە قەیرانەکانی ئێستا هەرێمی کوردستان، بۆ چوونێکی هاوبەش و هەڵوێستێکی هاوبەش نییە لەو بارەوە؟ بۆچینی جیاواز هەبوو، بەڵام لە نەتیجەی یا لە ئەنجامی کۆتایی ئەو تەوسیات و ڕاستپاردانەی کە گەڵاڵە بوون لە لای بەشداربووانەوە لە هەر تەوەر و با بڵێن هاوکۆچیەک هەبوو یاخود هاوبەشێک هەبوو یا ڕوئیایەکی کە بەشداروان ڕێککەوتن لەسەری پێی وە دەرچوین، ئیترەوە دواتر پوختە دەکرێت و دواتر بڵاو دەکرێتەوە و دابش دەکرێت بەسەر لایەنە پەیوەندیدارەکان. زۆر باشە ڕوئیایەکی هاوبەش دروست بوو. بەڵێ گرنگترین ئەو تەوەرانەی کێوە لەم دوو ڕۆژەدا لەو کۆنفرانسە لە شاری هەولێر تاوتوێتان کرد چی بوون؟ گرنگتی ئەو تەوەرانەی کێوە قسەتان کرد کە ئەو تەوەران ئایا کاریگەریان هەیە بۆ باشکردنی دۆخی هەرێم کە ئێوە قسەتان لەسەر کرد؟ بەڵێ پێش ئەنجامدانی کۆنفرانسەکە بێگومان لە سەرەتایی ئەو پرۆسەیە کۆمەڵێک دانیشتن و لیقاعات هەبووە لەسەر مستەوای هەر سێ پارێزگاکەی هەرێم بۆ دیاریکردنی گرنگترین ئەو تەوەرانەی کەوە
یا ئەو قەیرانانەی کە هەرێم پێدا دەڕواتن و ئەو کەسولایەنانی کە بەشدار بوون لەو زنجیرە کۆبوونەوانە هەمووی کۆبوون لەسەرەوەی 5 تەوەری سەرەکی هەیە کە قەیرانەکان لە هەرێمی کوردستان تێدا کۆ دەبنەوە. ئەوانیش بڵێن قەیرانی سیاسیە، تەوەری سیاسیە، قەیرانی یاسایی، قەیرانی کۆمەڵی مەدەنی، قەیرانی ئابووری و قەیرانی کەرتی تایبەت. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرێنەوە لای بەڕێزت کاکەڵ شۆگەر بینێ لای بەڕێستانیش یەکێک بوون لەو بەشداربووانی ئەم کۆنفرانسە. پێ دوایە ئەم جۆرە کۆنفرانسانە سەبارەت بە قسەکردن لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر دۆخێرەی کوسای خۆتەنا کۆنفرانسێکە و ڕاستپاردی لێ دەرەچی. بەڵێ زۆر سپاس ڕێزمانێ بۆ میوانەکانتانەوە بۆ تەواوی بینەرەکانتان لاگوێکەن. دیارە لە چوارچێوەی زەرورەتی بوونی قەیرانەکان لە هەرێمی کوردستان و بوونی بارودۆخێکی ناهەموار کە کۆی تاڕادێک کایەکانی گرتووەتەوانێ کە ئێمە لەم کۆنفرانسەدا بەسەر 5 جۆرە دابەشمان کردبوو، ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێ خۆی لە کەرتی تایبەت و ئابووری و قەیرانی سیاسی و قەیرانی یاسایی یادەبینیەوە. دیارە زەرورەتی بارودۆخەکە و قورسی قەیرانەکان لەسەر هاوڵاتی و کاریگەری لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان وای کرد کە ڕێکخراوەکان لە سۆنگەی هەستکردنمە بەرپرسیارەتیانەوە هەستن بە ئەنجامدانی کۆنفرانسێک بە ئامانجی ئەوەی کە چۆن بتوانن بەشداریان هەبێ لە لانی کەم لە چارەسەرکردن یاخود خستنە ڕووی کۆمەڵێک پێشنیار و ئەلتەرناتیڤ بۆ دەرچوون لەو دۆخەی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە دۆخێکە کە پێم وانە کەسمان خوازیاری بین و کەسمان خۆشحاڵ بین بە هاتنەکای ئەو دۆخەوە. بۆیە پێم وایە زەرورەتی دۆخەکە و گرنگی دۆخەکە و قورسی قەیرانەکە بەکۆی ئەو قەیرانانەی کە باسم کرد لە هەرێمی کوردستان وای کردووە کە ڕێکخراوەکان قسەیان هەبێ و کۆنفرانسیان هەبێ و پێشنیار و بابەتی جۆراجۆریان هەبێ بۆ کۆی دەسەڵاتەکان و بۆ کۆی هێزولایەنە سیاسەکان تاوەکو بتوانێت تەکانێک بەو قەیرانانە و ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنیە. تا چەند کاریگەری هەبێ ئەمە کاریگەری دەبێت ئەمە قسەیەکی ترە و ئەمە ئەکەوێتەوە بەردەم هێزولایەنە سیاسەکان و بە جۆرێک لە جۆرەکان ئیسیجابەی ئەوان و چۆن بۆ لایەنە سیاسەکانی و ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە ئاراستەی حکوومەت دەکەن یاخود ئاستەی حیزب لایەنە سیاسەکان دەکەن. دیارە ئێمە ڕاستپاردەکانمان هەمە جۆرە ئەوەی کە پەیوەندی بە لایەنی معنیەوە هەبێ ئاراستی ئەو لایەنە دەکرێت و ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوە بێ بە ئاراستی حکوومەت دەکرێت و ئەوەی پەیوەندی بە دەسەڵاتی یاسادانان کە لە ئێستاە لە کار خراوە ئاراستی ئەوە کرێەوە ئەوشی پەیوەندی بە ژیانی سیاسی حیزبە سیاسەکانەوە هەبێ ئاراستی ئەوانەکرێت. بۆیە هەمە جۆرە تەنیا لایەنێکی دیاریکراو یاخود جیهەتێکی معنی نییە کە ئێمە ئەو ڕاستپاردانەی ئاراستە بکەین. زۆر باش ئەو 5 تەورەی کە بەڕێزت باسەکرد هەموو ڕێکخراوەکان هاوڕا بوون لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستان لەو 5 تەوراندا حکومڕانێت شکستی هێناوە. بێگومان یەکێک لە گرنگی کۆنفرانسەکە ئەوە بوو کە کۆنفرانسێکی سەرتاسەری بوو لە هەرێمی کوردستانە هەر لە دوهۆک و زاخۆ تاوەکو کەلار و خانەقین ڕێکخراوەکان بەشداریان تیا کردووە و دید و سەرنجیان تیا هەبووە. ناتوانین بڵین هەموو ڕێکخراوەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە دابشکاری قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان یاخود بڵین کۆی قەیرانەکان لە هەرێمی کوردستان دابەشە بنیا پۆلۆ نەکرێن بۆ ئەم 5 تەوەرە. بۆیە ئەکرێت دید و تێڕوانین جیاواز بۆ قەیرانەکان هەبێ. بەڵام ئەوەی کە نقطەی ئیجابی یاخود نقطەی خاڵی گەشتبینی ئەوەیە کە ئێمە بە کۆمەڵێک ڕاستپاردەوە بە کۆمەڵێک تەوسیات لەم کۆنفرانسە دەرەچین کە تا ڕادەیەک کۆکراوەی سەرنج و دید و بۆچوونی کۆی ئەو ڕێکخراوانەیە کە لەو زۆر بە کورتی پێدار بوون. تەنها کۆنفرانسەکە دەکرێت و هیچ سوودێکی دەبێت بۆ هاوڵاتیان یان تەناوەیە کە ئێوە ڕاستپارە دەکەن و ئارەسی لایەنە پەیوەندیدارەکانی دەکەن. بەڵێ بێگومان دەتوانم پێت بڵێم سوودی دەبێت ئەویش بەوەی کە ئەو لایەنانەی کە ڕاستپاردەکانیان ئاراستە دەکرێت کاری لەسەر بکەن و بیکەنە ئەجندا و کارنامەی خۆیان لە داهاتوە. سپاس دەکەم کاکتۆر بەخێر بێ ئەگەر بینە لای بەڕێزی ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین تا چندێک لەو 2 ساڵی کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی زۆر سەختدا تێدەبڕێت چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری ئەوە چ لە ڕووی حکومداریەتی ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی توانیوێنە ڕۆڵی خۆیان بگێڕن؟ بەناوی خۆی بەخشەندەی میرەبان سوپاس بۆ بەڕێزت بۆ میوانە بەڕێزەکانیش. تاوان لە کوردستاندا ئەوەی کە خوڵقێنراوە بەرۆکی هەموو کەس تاچێکی گرتوێتەوە ڕێکخراوەکانیش بەدەر نەبوون لەو
ململانی سیاسی و ئابووری کە لە کوردستانە هەبووە بە دڵنیاییەوە ئەگەر بین بە دڵنیایی باسکەین بڵێن ڕێکخراوەکان ڕۆڵیانە بۆ ناتوانین لە 100% بڵێن بەڵام بە پێی قورسایی خۆیان ڕۆڵیانە بووە بەڵام ڕۆڵەکە زۆر کاریگەر نەبووە چونکە لە بنەڕەتدا هەموو ڕێکخراوەکان ئەتوان بڵێن بە پێیدا وەک لە راپۆرتەکە شاوترا بە پێی دابشکاریان بەسەر لایەنە سیاسیەکاندا ئەوانیش نتوانراوە ڕۆڵی خۆیان بینن چونکە لە کوردستان قەیرانی نەبوونی یەکتر قوبوڵکردنە کە من پێم وابوو لەو کۆنفرانسا وایە قەیرانی یەکتر قوبوڵکردن قسەی لەسەر بکرایە جارێکی تر یەکتر قوبوڵکردن لە کوردستان باتێتەوە ئارایەوە چونکە ئەمە وای کردووە بە بوونی ململانە سیاسەکان بە پشتگیەخستنی لایەنە سیاسەکان بە ئەوەی کە هیچ بەهایەک بۆ یاسا بۆ مافی هاوڵاتی بۆ مافی مەدەنی بۆ کۆمەڵی مەدەنی بۆ چالاکی مەدەنی بۆ هاوڵاتی بوون بۆ بەدەستێنانی مافەکان نەمێنێ هەمووی ڕێگری لێ بکرێ هەموو ئەو ڕۆڵانە ڕۆڵێکی سنووردارەوە ناکاتە ئەوەی کە بڵێن ڕۆڵێکی تەواو لە 100% ئەتوانێت کاریگەری خۆی هەبێت بەڵام لە بیریشمان نەچێ ڕۆڵەکان بە پێی خۆی بە پێی ئەوەی کە کاریگەریە توانێت زۆر باشە تۆ هاوڕایەوەی کە لەگەڵەوەی ئێمە قەیرانی سیاسی و ئابووریمان هەیە تا قەیرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ من بە دڵنیایی ئەڵێم قەیران ڕێکخراوەکان هەیە هەرە و کۆنفرانسە ڕەنگە هەموو ڕێکخراوەکان نەبوون لە سەراستی هەرێمی کوردستان بەشداریان کردبێ ئەکرێت کۆمەڵی ڕێکخراو لەوێ بووە من چەندین ڕێکخراوەیە ئەمڕۆ پەیوەندیم پێوە کردوونە بە ئاگانە بوون لەو کۆنفرانسە ینی لەسەر ئاستی هەندێکی لەسەر ئاستی تاکە کەسی بەشداری کردو هەندێکی لەسەر ئاستیەوەی کە من ئەوەکو ڕێکخراوەکەی خۆم ئاگادار کراوم دوو ڕێکخراوی نزیکی خۆش بۆم ئاگادار کردووە ئەجینا بین لە 100% بزانینە و ڕێکخراوانە چێن لە زۆر باشە سەبارەت بەوەی کە دەڵێت ڕێکخراوەکان لە قەیرانەکە لە چییە ئەگەر ڕێکخراوەکان لە قەیراندا متوان ڕۆڵی خۆیان ببینن قەیرانەکە ئەوەیە قەیرانی هەرێمی کوردستان بەرۆکی ڕێکخراوەکانیشی گرتوتەوە ئێستا پارتە سیاسەکان چۆن ناتوانن ڕۆڵی خۆیان بجێڕن بەوەی کە ڕێگریان لێکرێ بەوەی کە ڕۆڵەکانیان تا ناوچەیەکی دیاری کراوە چێ بە دڵنیایش ڕێکخراوەکان ڕۆڵەکانیان تاوکو ناوچەیەکی دیاری کراوەوە زیاتر ناچێ ئێمە لە هەولێر بۆ نمونە لە کوردستان بە گشتی ئێستا بەهانە ماوەتەوە بۆ بەرزترین دەسەڵاتی یاسادانان لە کوردستانە پەک خراوە و هەروەها قەیران لە دوای قەیران لە کوردستاندا ئەبینرێت تاوەکو ئێستا حکوومەت و دەسەڵاتداران وەلایەنەکان تاوەکو ئێستا هەر ئەڵێن قەیران بە دوای قەیران تاوەکو ئێستا ناتوان قەیرانێک واز لێ بێنن بۆی کە قەیرانی هات لە یەکەمەوە دەست باش سپاس دەکەم دواتەگرمەوە لای دوو بەڕێستان ئەگەر بچینەوە هەولێر لای کاگایەت سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکان ینی بەڕێزت پێ دوایە تاوکو ئێستا کە ئێمە لەم قەیراندا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان باکی خۆیان هەڵستاون یاخود بە دیاریکراوی ئێستا ئەگەر ئێمە بپرسین ینی ئەرکی ڕێکخراوەکان لەم دۆخەدا کە قەیرانی سیاسی ئابووری حکومەتداریت هەیە ئەرکی ڕێکخراوەکان چییە ینی دەبێت چی بکەن ئەرچی ڕێکخراوەکان لەو خەیرانانەی کە ئێستا خۆی لە ڕێکخراو لە ناو کۆمەلگادا بە شێوەی گشتی ئەرچی هەیە بەوەی کە بە ئەو مەساحەیە ئەو شوێنەی کە لە نێوان حکوومەت و خەڵک هەیە ڕێکخراو مەفروزە پڕی بکاتەوە بۆیە ئەرچیان هەیە تۆ بڵێ ئەرچیان نیە بەڵام ئەرکەکان چۆن ئەدا دەکرێت یاخود ئەو ئەرکانەی کە مەفروزە پێی هەڵستن چین ئەگەر پرسیارەکەی جەنابەت ئەوە بوو بێ یەک لەو ئەرکانەی کۆمەڵی مەدەنی من بە شێوەیەکی گشتی باسی دەکەم چونچێک کە باسی ڕێکخراو دەکەی ئەوە بازنەیەکی تەسکترە لە مەفهومی کۆمەڵی مەدەنی کۆمەڵی مەدەنی ئەرچی ئەوەی هەیە کە بڵین داکۆچی بکە لە مافی خەڵک بەجواب بێ لەسەر مافەکانیان لە کاتی قەیران ڕایگشتی بجوڵێنێ هەڵسێ بە وشارکردنەوە بە ئاگادارکردنەوەی خەڵک لە سەبارەت بە مافەکانیان ئەو سەرڕای چەند ئەرچێکی تریش کە مەفروزە پێی هەڵسێ وەکو ئەو سێکتەرێک لە ناو سێکتەرەکانی کۆمەلگا بۆیە ناتوانرێ ئەو ئەرکە
با بڵێن پژوێ بخرێ یاخود بڵێ کۆمەڵی مەدەنی ئەرچینە لە ناو کۆمەلگادا بەڵام لەوە گرنگتر ئەرکەکەی چۆن ئەدا دەکا ئەو بوارەی کە تا چەند پێ دەدرێ و تا چەند ڕۆلی خۆی دەبینێ و لەلایەکی تریش تا چەند خۆی بۆ توانا دەکات توانای لە ناو خۆیدا هەیە بەو ئەرکانەی هەڵبستێ مەسەلا هەر ئەوە نیە تۆ بێ با بڵێ نەگەر باسی داکۆچ بکەی لە مافی خەڵک باسی خۆپشاندان بۆ نمونە بکەی یاخود باسی شتێک بکەی کە بەرەو ئاخارێکی ترت ببە کۆمەڵێک شت هەیە کۆمەڵی مەدەنی دەتوانێت توانەکانی تێدا کۆ بکاتەوە و لە هەمان کاتیش داکۆچی لە مافی خەڵکی پێ بکاتن زۆر باشە کاگەیادەوەی کە بەرەز دووتە دیانی ئێستا ئەوەی کاریان لەم قۆناغێگەر قەیرانە بێ ڕێکخراوەکان بریتە لە جوڵاندنی ڕای گشتی و سەبارەت بە هۆشارکردنەوەی خەڵک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە کوردستاندا لە ماوەی ئەو قەیرانە کرد ڕوبەڕوێرێن ئەو ئەرکیان بینیوە لە لارزی واقعدا والله من دەتوانم بڵێم هەوڵ هەبووە محاولات هەبووە بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی تەماشای بکەی تەسەوڕ ناکەم بواریان پێدرا بێ لەوانەیە حەز و ئارەزوو هەبوو بێ بەتابەتی لەلایەن ڕێکخراوەکانەوە ئەو ڕێکخراوانی کە تایبەتمەندن بە داکۆچیکردن لە مافەکان لە چوارچێوە گشتەکەیدا حەزیان هەبووە بەڵام تا چەند توانیتیان تا چەند بواریان پێدراوە تا چەند توانیان لە بەردەم ڕەخساوە پرسیارەکە لێرەدا ئەوەیە یعنی زۆر باشە بەڵام ینی چێ بواری بە مەسەڵەن کۆمەڵی مەدەنی نەداوە لە کوردستان ئەو ڕۆڵەی خۆی بگێڕێت ببورێت خوا پرسیارەکەت بەڕێزت باسە لەو کرد سەبارەت بە ئەوەی کە ئایا ڕێگان پێدراوە ینی کێ مەسەڵەن ڕێگری کردووە لەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەم قەیرانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە تۆ ڕۆڵی خۆیان نەگێڕن ناخۆی لە کوردستان کۆمەڵی مەدەنی مغەیب بووە بە یعنیەکە تەماشای بکەی هیچ ڕاو پرسی پێ ناکرێتن ناخرێتە ناو پرۆسەی بڕیاردانەوە هیچ زۆرە چاڵاکێک زۆرە با بڵێن هاوبەشی پێکردنەک نییە لەلایەن بڕیار بەدەستەوە بۆی ڕاوسەرنجی کۆمەڵی مەدەنی وەربژێت سەبارەت بە قەیرانەکان بەتایبەتی لە ماوەی ڕابردوودا لە ساڵ و یا ساڵی کەمتر کاو قەیرانانە دروست بوون و چڕ بوونەتەوە تەماشا دەکەی بە تەواوەتی من وای دەبینم کۆمەڵی مەدەنی بە تەواوەتی مغەیب بووە هیچ پرسێکی پێ نەکراوە نەهاتوتە ناو پرسەکان ئەوەندەی کە کراوە چەند لایەنێک لە کۆمەڵی مەدەنی یاخود چەند ڕێکخراوێک هەڵساون بە هەندێک هەوڵ بەوەی کە محاولات بکەن دەنجیان بگا یا دەنجی ئەو سێکتەرە بگاتن بە بڕیار بەدەستان بۆی ببنە بەشێک لە چارەسەری بەڵام بەداخەوە تەغیب ینی سیاستێک هەیە کە بۆ تەغیبکردنی ئەو قتاع بەڵێ سپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕێزت کاک هەڵشۆ سەبارەت بۆی کە ئەگەرێمە قسە لەسەر ڕۆڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بکەین لەم خۆناغەڵ دێ بە چ ڕێگایەک یعنی ئەو ڕێگانە کامەن کە دەکرێت لێەوە ڕۆڵ ببینن لە باشکردنی دۆخی خەڵک لە ڕاستی ئەمە پێش ئەوە ئەوێ قسە لەسەرەوە بکەین ئایا زمینەیە خوژینگەیەک بۆ کۆمەڵگەی مەدەنی و بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستانە خوڵقێنراوە یاخود زمینە هەیە بۆ ئەوەی کاری ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە شێوەیەک لە شێوەکان بتوانرێت ئەوەی کە خۆی ئێوێ ئەنجامی بات ئەگەر باش زمینە هەیە پرسیارەکە لەوەیە لە هەرێمی کوردستانە لەو هەرێمی کوردستانەی کە بە شێوەیەک لە شێوەکان هیچ موەستەیەک لە جێگەی خۆیان نییە شوێنێک و پنتێک نەماوەکە دەسەڵاتی سیاسی و هێزی سیاسی دەستی بۆ نەبردەبێت و پشکی نەبێت لە وێرانکردنیا و لە خراپکردنیا و بەلا ڕێدابردنیا یعنی دەسەڵاتەکان لە شوێنی خۆیان نەبێت دەسەڵاتی هەرسێ دەسەڵاتەکە و بە دەسەڵاتی چوارەمی شۆکە میدیایە کە ئەمانە هیچی لە شوێنە لە جێگەی خۆی نەبێ و بە شێوەیەکی سیستەماتیک نەڕوە ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی توانیویانە بە ڕۆڵی خۆیان هەستن بێگومان لەم ژینگەیە ناتوانین بڵێن ڕێکخراوەکان بە ڕۆڵی خۆیان هەساون بۆ لەبەرەوەی تۆ لەو زمینەیە یاخود ئەو هێزە سیاسیانەی کە لە ماوەی ڕابردووە حکمیان کردووە هەوڵیان ناوە بە جۆرێک لە جۆرەکان ئەم دەستبەرن بۆ کاری ڕێکخراوەیش و دەستبەرن بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەی ژوەکو کەناڵێ بەکاربێنن بۆ ئەوەی کە ئایدۆلۆژیای سیاسی و ئەجندای سیاسی خۆیان
تیا جێبەجێ بکەن ئەگەرنە ئەمە زەمبی یاخود ئەمە مەهامی کۆمەڵێک ڕێکخراو نییە کە ئامانجییانە ڕۆڵیان هەبێت لە بەرەو پێشچوونی کۆمەلگەی کوردیا و ڕۆڵیان هەبێت لە چەسپاندنی بنەماکانی دیموکراسی و مەدەنی مافەکانی ئەگەر تەرخەمێک هەبێت لەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵ مەدەنێت توان ڕۆڵ پەیوەندی بە و ژینگە و بارودۆخی کوردستان یاخۆ پەیوەندی بە خودی ڕێکخراوەکانی شەوەی خۆیان بەڵێ ئەمە لێرەدا دوولایەنەیە واتە بە لایانی ئەساسی یاخود بە دەرەجەی سەرکیەکەوێتە سەر ئەو ژینگە سیاسی کە یاخود ئەو ژینگە ئیداری لە هەرێمی کوردستانە هەیە کام لە جمگە و پنتەکان لە هەرێمی کوردستانە پنتێکی ساغڵەمن کە ئەتوانێت پنتێ بێت تۆ بتوانیت بە ئازادانە کاری تیا بکەیت ئەمە بە دەرەجەیەکی سێ یاخود بە نسبەیەکی زۆر کاریگەریی زۆری خسۆتە سەر کاری ڕێکخراوەکان بەشێکی تری بەڵێ لەسەر جوهدی ڕێکخراوەکانە کە نەیتوانیەوە بە جۆرێک لە جۆرەکان بەکاری خۆی هەستێت بەوەی کە وەگوتم جارێکی تر حیزبی سیاسی و هێزی سیاسی هەوڵیاوە لە ڕێگەی دروستکردنی ڕێکخراوی دیکۆر و یاخود ڕێکخراوی تابع بەخۆی لە شوێنی شترەوە لە جیهەتی شکەوە دەعەم بکرێ بۆ ناشرینکردنی ئەو کایەش کە کای ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی یاخود کای کۆمەڵی مەدەنیە کاری تیاکرێت بۆیە بە هەردوو شێوەکە هەم ژینگە سیاسەکەەوە ژینگە ئیدارەکە نەخولقاوە و هەم بەشێکیشی لەسەر ڕێکخراوەکانە کە ئێمە ئەبێت اعترافی پێ بکەین وە لەو بابەتە هەڵنەی باشە بەڵام هیچیان کردووە لە بارودۆخ قەیراناوی بەڵێ بێگومان ئەوەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە قەیرانەکانە چ قەیرانی سیاسی یاخود قەیرانی ئیداری یاخود قەیرانی دارایی و ئابووری ئەوەیە کە ئەمانە چی بکەن بۆ ئەوەی کە لانی کەم بەربژیرێ بۆ قەیرانە یاخود کەم بکرێتەوە یاخود پێشنیار و مبادرە و ڕێگەچارە و ئەلتەرناتیڤیان هەبێ ئەوەی کە تا ڕادەیە کەم تا زۆر وەک مامەسا باسی کرد لێرە و لەوێ کۆمەڵێ چالاکی جدی و کۆمەڵێ کاری جدی کراوە خراوەتە بەردەم دەسەڵاتەکان و خراوەتە بەردەم هێز و لایەنە سیاسەکان بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەوەندەی حساب لەسەر بەرژەوەندی حیزبی ئەکرێ و ئەوەندە کار لەسەر بەرژەوەندی شخصی و گروپی سیاسی ئەکرێ ئەوەندە گوێ لە ڕێکخرا و گوێ لە کۆمەڵی مەدەنی ناگیرێت کاکتۆرەگەر بین و لای بەڕێز سەبارەت بەو بڵین کەناڵ و ڕێگەیانەی کە دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە قەیرانەکاندا ڕۆڵ ببین چین یعنی ئەو ڕێگانە کامانن کە دەکرێت لێەوە ڕۆڵ ببین کە تا ئێستا ڕۆڵیان نەبینیە وای من سەبارەت بەو ڕۆڵەی کە تا ئێستا بینیوانیان نیانبینەوە ئەرکی ڕێکخراوەکان و شارکردنەوەی ئەو توێژانن کە کاری لەسەرەکەن بێگومان زۆربەی هەرە زۆری ڕێکخراوەکان بە جیاوازی شێوازی کارکردنیانەوە هەمویان کار لەسەر توێژی گەنجانەکەن ئەو توێژە گەنجانەی کە لە کوردستان ئەکەمترین بڕیار بەدەستن ئەم بڕیار بەدەستانە لە داهاتووە بنە بڕیار بەدەست بۆیە بە قەنەعەتی من ئەوەی کە ئایا کاریگەری ڕێکخراوەکان لەسەر چێت بۆ بەگوێیان ناکەن ئەبێ ئەو توێژە خۆی لەگەڵ ئیشوکاری ڕێکخراوە دەست و پەنجەی نەرم بێ بۆ ئەوەی کە بتوانێت بەگوێی بکە بۆ ئەوەی حساب بۆ فشارەکانی حساب بۆ پێگەومەکانی ڕێکخراوەکان بکە ئەمە لەلایەکی تر ئایا ڕێکخراوەکان چی بکەن و ڕۆڵی کاریگەری چۆن ببینن لە کوردستانە من بە تەسەوری منەوەیە یعنی هەموو ئەو ئەتوانم بڵێم لە سەدا زیاد لە نەوەتی ڕێکخراوەکان لە کوردستانە کە ئەوەی کە خۆی هیچ نازانێت لە حسابە لەسەر گروپێک حسابە لەسەر تاقمێکی سیاسی حسابە لەسەر ئایدۆلۆژیایەک حسابە لەسەر هەر شتێک لەوانە بۆیە ئەمە پێویستەکە ئێمە جارێکی تر بگەڕێنەوە ئەوەی کە پۆلێنکاریەکەی هەرێمی کوردستان و کاریگەریەکەی هەرێمی کوردستان چۆن دەست پێ بکەین بە قەنەعەتی من پێویستە ڕێکخراوەکان وەک یعنی باشترین نمونە فیدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانی ساڵی 2003 بێننەوە پێشچاوی خۆیان لەوەوە دەست پێ بکەن لە کاتێکە لە 2003 لە گەرمەی یعنی پێش ئەوە لە شەڕی ناوخۆدا بووین بەداخەوە کە باسیەکەم یعنی ڕێکخراوەکان توانیان تەجاوزی ئەو بربەستە گەورەی بینی دوو ئیدارەی هەولێر و سلێمانی بکەن ڕێکخراوەکانی هەولێر بێنە سلێمانی کۆبوونەوە بکەنەوەی سلێمانیش بڕۆنە هەولێر کۆبوونەوە بکەن بە ئاشکرا دەنگ هەڵبڕن بە ئاشکرا ناپکەن بۆ ئەوەی کە لەو کاتا ڕوویدا من قەنەعەتم وایە پێویستە ڕێکخراوەکان ئەجیندای پارتەکان هەر هەموو پارتەکان ئەنجیداکان جێبێڵن و بێن بە ڕۆڵی بە گیانی ئەوەی کە حساب بۆ بەرژەوەندی
سیاسیەکان نکەن لە کوردستاندا حساب بۆ بەرژەوەندی تاکەکان بکەن بێگومانم لەوەی کە ئێستا ڕەنگە سیاسێک گوێ لەم قسەی من بێ سیاسەکانش بەرژەوەندی تاکەکانیان لە خەیاڵە بەڵێ ڕاستە بەڵام ڕێکخراوەکان پێویستە بە یەک زیاتر پێکەوە بوون بە زیاتر دەستە جەمعی بڕۆن ڕێکخراوەکان کۆدەنگێکیان نییە سەبارەت بەو قێرانەی کێسە هەیە من سەبارەت بە قەیران کۆدەنگیەیە بەس سەبارەت بە ڕوبەڕووبوونێ قەیران ڕەنگە کۆدەنگی نەبێ ڕەنگە بانەوەنا هەر پارتێکی سیاسی عاز بداوە کۆمەڵی ڕێکخراو نەچێتە هیچ شتێکەوە وەک چۆن هەر پارتێکی سیاسی عازیدا بە پەرلەمانتارەکان نەچوونە هۆڵی پەرلەمانەوە ئەکرێ ئیعازیش بدرێت بە کۆمەڵی ڕێکخراو نەچێتە هیچ پرسێکەوە هیچ باسێکەوە هیچ چالاکیەکی ڕێکخراوەیەوە باشە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدیترێنە بەستنی کۆنفرانس و دەرکنی بەیاننامەیە لە قەیرانەکەی خۆ ئەرکی تریشانەیە ئەو کەناڵانە چین کە دەکرێت بە کورتی قسەی سەر بکەیت بەڵێ من باشترین کەناڵوە گوتم هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە و بە شێوەیە کە ئەم کۆمەڵگا ئەم ڕێکخراوانە لە سوودی تۆ قسەکانێک لە سوودی لە دژایەتی کەسێک کە تۆ پێت خۆشە یەکێکی تر لە کەناڵەکان چوونە بڕینی سنوورەکانە بە دڵنیایە بێت سنوورەکانی هەرێمی کوردستان ببڕێن ڕێکخراوەکان و بگەنە ڕێکخراوە کاریگەریە جیهانیەکان ئەم ڕێکخراوە کاریگەریە جیهانە کە کاریگەرن لەسەر بڕیاری نێونەتەوەیی لە جیهاندا ئەبێ بڕیارێکی نێونەتەوەیی بێتەوە جارێکی تر سیستەمی سیاسی لە کوردستاندا ڕژێتەوە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێ گوەردەگی دواتر دەگرین وەلای بەڕێز دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگەیا دەگەر بگەڕینەوە لای بەڕێستان یەکێکن لەو کەسانی کە لە ڕێکخراوێکی نێودوڵەتی کار دەکەن و ئەزمونتان هەیە لە ڕێکخراوە نێودوڵەتەکان حەزەکەم سەرنجی بەڕێزت بزانم سەبارەت بە بنەمای پێوەرەکانی کارکردن لە ڕێکخراوە نێودوڵەتەکان لەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان بەپێی پێوەرە نێودوڵەتەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کار دەکەن تاوەکو کاریگەریان هەبێت و ڕۆڵی کاریگەر بگێڕن خۆی لە ماوەی 12 ساڵی ڕابردووە دەتوانین بڵێن لە پاش 2000ەوە بڵێ مامەڵەیەکی چروپڕ هەبووە لە نێوان ڕێکخراوە لۆکاڵەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوەش وای کردووە کە زۆرێک لە ئەزمون و شارەزایی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە بپەڕێتەوە بۆ ڕێکخراوە لۆکاڵیەکان بەڵام تا ئێستا ئیشکالیەتێک هەیە لە کارکردنی ڕێکخراوەیی و لە چوارچێوەی کۆمەڵی مەدەنی لە کوردستان ئەویش پەیوەستە بە مەسەلەی کەلتور
کارکردنی ڕێکخراوەکان تا ئێستا بە پێی با بڵین معیار یاخود هەندێک ستاندەردی جیهانی هەیە من دەتوانم بڵێم تا ئێستا ئەوەی بە زۆرێکی وە کە بەرجەستە بێ و دیار بێ پەیڕەوی لێ نەکراوە. ئەوەش پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بە کەلتورەوە هەیە بە دەرەجەیەکی ئەساسی. تۆ دەبینی کۆمەڵێک ڕێکخراو ئەوەی چەند ساڵێک کە دامەزرایە 12 ساڵ دەبینیتە یەک ستاف و یەک ئیدارە و یەک بڕیاردەری هەیە. ئەوەش نەفسی تەرکیبەی حیزبی سیاسیە لە هەرێمی کوردستان. بۆیە ئەو ئەزمون و ئەو مامەڵەکردنەی ئەو ڕێکخراوە لۆکاڵیانە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەگەر خوێندنەوەیکی بۆ بکەی وا هەز دەکەی سەرڕای هەبوونی مامەڵەکە بەڵام ئیسیفادەی لێ نەکراوە نەقلی ئەو تەجروبە دیموکراسی بە شێوەیەکی باش نەکردووە. من ئەوە بە هۆکارێک دەبینم لەو گرفتە و ئەو قەیرانەی کە کۆمەڵی مەدەنی خۆی تێیدا هەیە وەکو یەک لە تەوەرەکانی کۆنفرانسەکەی ڕۆژ ئەو قەیرانە بوو کە کۆمەڵی مەدەنی تێیدایە. بۆیە زۆر گرنگە لە بۆ ڕێکخراوەکان دووبارە مڕاجعەیەک بکەنەوە دووبارە بەخۆ دابستنەوە لەسەر کارکردن و ئەداکردنی ئەرچیان. زۆر باشە کەواتە بەرز بە شێوەیەک بێ بتوانن کاریگەری دروستکەن. باشە بەرز پێ دوایە جیاوازێک کەوتۆ نیە لە نێوان سیستەمی حیزبەتی وەکو حزب فۆرمی حزب و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کۆپیەکی حیزبەکان ئێستا لە کوردستان. کاک حەچیم ببوورە دەنگت باش. سەبارەت بەوەی کە جیاوازی لە نێوان سیستەمی حزب و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە کوردستان بەڕێزت پێ دوایە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کۆپیەکی حیزبە سیاسیەکانن؟ هەندێک لە ڕێکخراوەکان و بە تعمیمی نەکەم یعنی یا قسەکەی من بە شێوەیەکی گشتی وەرمەگرە. هەندێک ڕێکخراوەکان زۆربەی ڕێکخراوەکان لەسەر عقلێتەن کە لە کەلتوری ئێمەدا هەیە بەوەی کە تۆ ئەگەر ڕێکخراوەکەت دامەزران دەبێت ببێ خاوەنی ڕێکخراوەکە نەوەک دەستا و دەستی تێدا بکەین نەوەک بنەما دیموکراسیەکانی تێدا ئەنجام بدرێت. بۆیە ئەوە کێشە قەیران لەناو خودی سێکتەرەکە کە سێکتەری کۆمەڵی مەدەنیە دروست دەکاتن. زۆر تۆ ئەو کێشانەی کە کاتێک کە دەتەوێت ببیە بەش لە چارەسەر لە ناو قەیران و کێشەیەک دەبێت خۆت بە دوور بخەی لە قەیران و کێشەی ناوخۆیی خۆت. بەڵێ زۆر باش. سەبارەت بە مامەڵەی دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لە وڵاتانی پێشکەوتوو ینی جیاوازەکە چییە؟ چۆن مامەڵە لە وڵاتێکی پێشکەوتوو لە دەسەڵات چۆن مامەڵە لەگەڵ مەسەلەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چۆن مامەڵ دەکەن لە کوردستان مامەڵەکە چۆنە؟ وەڵاهی بەپێ ئەو ئەزمونەی کە هەمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان من با بڵێن بەو شێوەی نبینم کە مەسەلە مامەڵەکردنە مەسەلە لەو وڵاتانە مافە و جۆرێکە لە ئیشکردن ئەزمموی شوێن لەگەڵ شوێن دەگۆڕێ. بۆ نمونە لە بەریتانیا من بە حکمی ئەوەی زیاتر ئەزمونم لەگەڵ ئەوێ هەیە هەر ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی وەکو کۆمپانیایەک تەزی دەکرێت هیچ فەرقێکی نییە لەگەر کۆمپانیایەکی تیزاری یاخود با بڵێن بازرگانی. تەنها فەرقەکەی ئەوەیە ئەوە هەر ناوی لێ دەندرێ قازانز نەویست یعنی ئیش بۆ قازانز ناکە و ڕقمێکیەوە تەزیە ئیتر لەسەر ئەو بنەمایە ئیشی خۆی دەکاتن بەو ئەهداف و ئامانجەی کە هەیەی. لەسەر ئەوەساسەش تۆ هەست دەکەی مەسلەی ڕقابە و مەسلەی چاودێریکردن لەلایەن دەسەڵات و تەدەخلکردن لە شوکارەکانیان نییە مجرد ئەو ئەرکانەی کە لە سەریتی ئەدای بکە و لە بڵێن ئامانزەکانی خۆی لانەدا. بەڵام ئەوەی لە کوردستان دەبینین لە ساڵانی ڕابردوو پێش دەرچوونی یاسای ژمارە یەک کە لە پەرلەمان لە ساڵی 2011 دەرچوو تایبەتە بە ڕێخستنی کاری ڕێکخراوەیی و ڕێکخراوە ناحکومیەکان بە تایبەتی ئەوە باشترین مۆدێلە کە لە خلالی ئەو 2-3 ساڵەی پێی گەیشتین. پێشتر دەبوایە تۆ کۆمەڵێک ئیزراعاتی ئەمنی و با بڵێن تحقیقی پێدابوو سوبای تاکو و ڕێکخراوەکت دادەنا وەکو بڵێ ڕێکخراو شتێکی زۆر مەترسیدار بوو دروستی دەکەی.
بەڵام ئێستاش پاشە و یاسایە کە یاسایکی باشە لە بۆ ئەو مەرحلەی ئێستا بەکەم و کورتەکانی کە هەیەی و ئەو وەزعی کە ئێستا ڕێکخراوەکان تێدایە هەر جۆرێک لە ئەوەی تێدا هەیە بۆ نمونە مەسەلەی هەبوونی مەرجعیەت کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانیان کردیتە مەرجع بۆیە ئەگەر مقارنەیەک بکەی یاخود بەراوردێک بکەی شێوەی مامەڵەکە زۆر زۆر جیاوازە یعنی لەگەر لە کوردستان هەبوونی ڕێکخراو مانای ئەوەیە دەبێت تۆ ئەو کیانەی کە دامەزراوە کە ناوی ڕێکخراوە دەبێت شتێک لەسەرەوە چاودێری بکات جا ئەو شتە ئێستا گۆڕایە کەمەک با بڵێن چوارچێوەکەی بچووکتر بوو تۆ پێشان چوارچێوێکی زۆر فراوان و توندی هەبوو لەسەر ڕێکخراوەکان و مەساحەی جوولەیان کەمتر بوو ڕێکخراوەکان ئێستا کەمەک مەساحیان لە پێشترە. بەڵێ زۆر سپاس کاک هەڵژۆگەر بگرم لای بەڕێز سەبارەت بە بۆچی زۆر جار مەسەلەن ڕێکخراوەی دەوڵەتەکان کە کار لەسەر دۆخی هەرێمی کوردستان دەکەن کاریگەریان زیات لە بۆ بواری مافی مرۆڤ لە بواری شەفافیەت واز ناکەی لە ئاسی ناوخۆ ینی ڕێکخراوەکان زۆر لاوازن یاخود چامانگیەک بکرێت لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ناوخۆ لە ئاسی نێودوڵەتیدا بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم. بەڵێ سەبارەت بۆی کە هۆکار چییە زۆر جار تەقریریشی هەر بە نمونە ڕێکخراوێکی نێودوڵەتی کاریگەری زیاترە وەک لە ڕێکخراوێکی ناوخۆ دیارە ئەمە کۆمەڵی هۆکار هەیە لە دیارترینیان ئەوەیە کە بە نمونە کاتێک کار هیومان ڕایز راپۆرتێک لەسەر هەرێمی کوردستان بڵاوە کاتەوە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ یاخود ڕێکخراوی شەفافێتی نێودوڵەتی لەسەر دیارنەبوونی داهاتی هەرێمی کوردستان یاخود لەسەر ناڕوونی و ناشەفافی لە بودجەی هەرێمی کوردستانە راپۆرتێک بڵاوە کاتەوە بە دەرەجەیە کاریگەری بەوەی هەیە کە ئەم راپۆرتە پەخشەکرێت لە دنیایەوە راپۆرتێکە معتەریفە و لەلایەن ڕێکخراوێکەوە دەرەکرێت کە تا ڕادەیەکی زۆر معتەریفە ئەگەرنا زۆرێک لەو راپۆرتانەی کە لەلایەن ڕێکخراوە نێودوڵەتەکانەوە بڵاوەکرێتەوە پەخشەکرێ بەشێکی لە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ ڕێکخراوە ناوخۆییەکان ئەگەر نەخۆ ئەو ڕێکخراوە نێودوڵەتیانە ڕاستە بەشێکیان تا ڕادەیەک کەم تا زۆر ئۆفیسیشیان هەیە و لەوانەیە نوێنەریشانە بێت لە پارێزگاکانە هەمانگی هەیە لە نێوان ڕێکخراوە ناوخۆیی نێودوڵەتیەکان بەڵام دوجار وەکو ڕێکخراوە لۆکاڵەکانین وەکو ئەو ڕێکخراوانە نین کە ڕۆژانە لەمس و بەریەکەوتنیان هەیە لەگەڵ کێشە و قەیرانەکاندا لەسەرەوەی کە ئایا هەمانجی هەیە لەگەڵ ڕێکخراوە ناوخۆیی و هەروە لەگەڵ ڕێکخراوە نێودوڵەتەکانە بەدڵنیاییەوە یعنی باشترین بەڵگەبەوەی کە هەمانجی هەیە ڕنگدانەوەی ئەو بارودۆخەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ راپۆرتە نێودەوڵەتەکان لە تۆ کاتێک کە ئەبینیت لە دیاریکردنی پێوەرەکانی وڵاتان یاخود ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ پێوەرەکانی دیموکراسی عێراق و هەرێمی کوردستان لە 5 وڵاتی ئەخیرە بێ ئەمە بەتەئکید یعنی بوونی پەیوەندیە و بوونی کەناڵی پەیوەندیە و بوونی تەبادولکردنی ئەم راپۆرتانەیە لە نێوان راپۆرتە ناوخۆیەکان و تەرجمەکردنی بۆ سەر زمانەکانی دی تاوەکو ئەو ڕێکخراوانە بتوانن ئیسفادەی لێ بکەن و بتوانن جارێکی تر لەو شوێنانەی خۆیانە کە ئیشی بووەکەن بڵاوی بکەنەوە بەشێکی تری پەیوەندەکان بوونی ئەوەیە کە زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دامی مادی و سەپۆرتی ڕێکخراوە لۆکاڵەکانەکەن زۆرێک لە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە بەوەی کە تابع نین بە هیچ هێزێکی سیاسی و هیچ نەبەسراونەوە بە هیچ ئایدۆلۆژیایەکی سیاسی تەنیاشت کە پێوی بەسراونەتەوە ئەوەیە کە چۆن کار بۆ بنەماکانی دیموکراسی و کار بۆ بنەماکانی دروستکردنی دەوڵەتێکی مەدەنی بکەن ئەوەیە کە فەند و پشگیری مادیان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوی دەرەوەکرێ بۆ ئێمە نقطەیەکی بەهێزە بۆ ڕێکخراوە لۆکاڵی و ناوخۆیەکان کە دەستکراوە بن لە کاری زیاتر و دەستکراوە بن لەوەی کە دەست بۆ کۆمەڵی پرس برن کە ڕێکخراوە حیزبەکان و کۆمەڵە و سندیکاکان نەوێرن دەستی بۆ بەرن و نەتوانن دەست بە ئەو پرسانە برن بەهۆی ئەوەی کە ئەمە پێیان وایە ئەدرێت لە بەرژەوەندی هێزە سیاسەکان و ئەدرێت لە بەرژەوەندی کۆمەڵە و گروپێکی تاقمی زۆر باشن تەداخلی حیزبەکان لە کاری ڕێکخراوەکان کاریگەری خراپ کردو سەر کۆمەڵی مەدەنی لە کوردستان یاخود زۆر پرسیارەکەی حیزبی سیاسی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بۆچی بەڵێ بێگومان کاریگەری هەیە وەک لە سەرتا باسم کرد لە هەرێمی کوردستانە ژینگەیەکی ناتەبیعی دروست کراوە لەوەی لە سەرجەمکایەکانە بێ حیزب وجودی هەبێ لە زانکۆ قوتابخانەوە و خەستەخانەوە حیزب وجودی هەبێ تاوەکو مزگەوت و تاوەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و تاوەکو ئیلە ئاخری ئەمە کەم تا زۆر کاریگەری هەبووە بەڵام خۆشبەختانە نەفەسێکی کە هێشتا تیاماوە ئەوەی کە کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە شارەکان لە
هەرێمی کوردستانە کاری سەربەخۆیانی خۆیان دەکەن و توانیویانە تا ڕادێک نموزەجێکی جیاواز لە حیزبە سیاسیەکان پیشان بن بەوەی کە تا ڕادەی ئەوەی کە تەداولی سوڵتەشیان تیا هەبێ و ستافی ئیدارەکانیشیان بگۆڕن و بەڕێوبەری ڕێکخراو و کۆی ستافەکانیشیان بگۆڕن. من ناڵێم ئەمە لە ئاست و خواستی داواکاری منایە، بەڵام تا ڕادەیەک نموزەجێکی باشترە لەوەی لە هەرێمی کوردستانە کەمترین حاڵەتی وا نبینیدا ناوهێزە سیاسەکانە. کاک تۆرەگەر بگرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە پێ دوایە دەسەڵاتدارانی هێرێن گوێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و پێشنیازەکانیان دەگرن کە گوێ ناگرنەوە کارەکەی چی؟ وەڵای من پێم وایە گوێ ئەگرن بەڵام کاری پێ ناکەن، جێبەجێ ناکەن وەکەم ئەو شتانی کە ئێستا یعنی ئەگەر بۆ نمونە بڕۆیتە ناو خەڵکەوە هەلا بە هەموو جیاوازی چینەکانەوە هەمووی ناڕازیە لە حکومەت، بەڵام حکومەت بەداخەوە دەسەڵاتدارانەوە کللتوری دەسەڵاتدارانە بۆ نمونە نابیسن تا ئەگاتە چواردەوری کۆشکەکەیان کە دەماکە زۆر بەرز بێ بگاتە ناو کۆشکەکەی ئینجا ئەزانێ شتێکەیە ناڕازیەیە، بەڵام ئەو هەموو کەناڵی ڕاگەیاندن فەیسبوک چالاکی نازام تۆڕە کۆمەڵایەتی هیچی ناکاتەوەی کە هیچ بێ هۆکارەکەی ئەوەیە بێباکی دەسەڵاتدا لەوەی کە ڕووەدا بێباکە لەوەی کە خەڵک برسێتی خەڵک ناڕازیە قەیران بە دوای قەیرانایە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتی ناڕازیە بە وەزعا، بەڵام ئەو هیچ باکی نییە مادەم خۆی وەزعی باش بێ، مادەم خۆی تاوەکو ئێستا لەبار بێ پرسەکە بۆ ئەو ژینگەکەش لەبار بێ بۆ ئەو ئەجینا جگە لە بێباچی هیچ هۆکارێک نییە بۆ ئەوی کە تۆ دوێ زیاتر مامەڵێکی دروست لەگە ڕێکخراوە ناوخۆیەکان دەکەن یا خودی ڕێکخراوەکانی دەرەوە خۆی دەسەڵات لە هەرێمی کوردستان تا چەندێک فشارە نێودەوڵەتی کام وڵاتە زیاتر بێ بۆ ئەو گوێ بۆ ئەو ڕێکخراوەگرێ یان بەرژەوەندی لەگەڵ کام وڵات هەبێ گوێ بۆ ڕێکخراوی ئەو وڵاتە ئەگرێ. بۆ نمونە ڕێکخراوێکی ئەمریکی لە کوردستان زۆر ناڕەحەت قسەکانی ڕەدەکرێتەوە، ئەگەریش ڕەت بکرێتەوە بە هەزار لەف و گەزاف لێ ئەدرێت دەوران لێ ئەدرێ بۆ ئەوەی کە بەرژێر لێەوە لەوانەیە ڕەت بکرێتەوە یان ڕێکخراوێکی بۆ نمونە بەریتانی یان ڕێکخرا ئەوروپیەکان، بەڵام ئەگەر ڕێکخراوێک کە وڵاتەکەی هیچ گرنگێکی یعنی هیچ کاریگەریەکی لەسەر کوردستان نەبێ هیچ گوێی بۆ ناگرن. سەبارەت بە ڕێکخراوە ناوخۆیەکان ڕێکخراوە ناوخۆیەکان لە کوردستاندا ڕۆڵەی ئەو خەڵکەن لە کوردستان هەیە تا چەندێک گوێ بۆ خەڵک لە کوردستانە ئاگیرێ هەر ئەوەندەش گوێ بۆ زۆر باش کاتمان کەمەوە با دۆ پرسیارم بۆ بەڕێستان چی بکرێ بۆی کە ڕێکخراوەکان چی بکەن ئایا کۆدەنگ بن بۆی کاریگەریانە بێ چی بکەن؟ وەڵای من لەسەر قسەکانم لە پێشەوە وتم چی بکرێ ئەبێ ئەو تەجروبەی کە فیدراسیۆنی ڕێکخراو قوتابی خوێندکارەکانی لەسەر جێ دامەزرا بە هەموو جیاوازی بیر و بۆچوونی سیاسی و ڕێکخراوەی و مەدەنی و ئەوانە جارێکی تر ئەم قەیرانە من قەنەعەت وایە نەگەیشتوتەوەی کە ئیشەڵا ناگاتەوەی کە جارێکی تر شەڕ ڕووبدا، بەڵام ئێستا شەڕی یەک پشتگوێخستن هیچی کەمتر نیێلەوە ئەبێ ڕێکخراوەکان هەموو سنوورەکان ببڕنەوە بێنەوە بە یەکەوە دانیشن و جارێکی تر لە دەرگای هەموو دەسەڵاتەکان بدەن و پێیان بڵێن ئێمەین ئەمانەیە کوردستان بە یەکەوە. سپاس دەکەم کاگە یادەگەر بگەڕێنەوە لای بەڕێزنی خولەکیش بۆ بەڕێستان چی بکرێ بۆەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کاریگەریە نابێت لەم دۆخی هەرێمی کوردستان بە کورتی بێ سپاس دەکەین. ببوورە پرسیارەکەت لەسەرەوەی کە چ بکرێت تا کۆدەک بن تاوەکو کاریگەریان هەبێت. ببوورە دەنگەکە زۆر خراپە. بەڵێ سەبارەت بەوەی کە چی بکرێ بەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کاریگەریان هەبێت لەم دۆخە و کاریگەری زیاتریان هەبێ بە ئارەستی چارەسەرکردنی قەیرانەکان. بەڵێ یەکەم هەنگاو ئەوەیە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەگەر ئێستا باسی ڕێکخراوەکان بکەین وەکو گوتم چونچ کۆمەڵی مەدەنی چەمکێکی زۆر فراوانترە لە تەنیا ڕێکخراو، بەڵام ئەوە ئێستا لە ساحەکە زیاتر باسی ڕێکخراوەکان دەکرێت و ڕێکخراوەکان وا دەبیندرێکیش دەکەن. یەکەم شت پێداچوونەوە یاخود مراجعەکردنی ماندێت و استراتیزیەتی خۆیان وەکو بەشێک لە کۆمەڵی مەدەنی بەوەی کە
بەوەی کە دەستنیشانی ئەو خەلەل کەم و کورتیانە بکەن کە بوونەتە هۆکاری ئەوەی نەتوانن کاریگەری دروست بکەن کەم هەنگاوە دووەم شت بەڵێ سپاس ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڵێ زۆر سپاس دەکەین کاتمان تاوبوورەکە کەڵس و کاتمان نەما سپاس دەکەین بەڵێ زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان ئەیاد خالید نوێنەری ڕێکخراوی مینیستەری بەریتانی لە عێراق هەروەها هەڵسوو عەبدولفەتاح ئەندامی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن دکتۆر بێسون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاسی بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارم تا بەرنامەیەکی تر خواتان